ساڵ کامەگیان لەم باخەی منە نزیکەی 30,000 شەق و قەڵەم شۆ دەبێت. شێخ سدیق باراوی باخەوانە نمونەیەکەی شارباژێر بۆ بەرهەمێنانی داری مێ و گرفتی هەیە و ڕوو لە وەزیری کوشت و کاڵ دەکات و دەڵێت تکایە فریامان کەون، بیری قۆڵ و کارەبا و ئاسانکاریمان بۆ بکەن تا دەستبەرداری باخەکەمان نەبین کە 8 ساڵە وەک کۆرپا خزمەتی دەکەین. کام کارم کردووە ئەمە بە تەنیا بۆ شخصیە کەس نییە، من لە پێناوی ئەوەیە کردومە، یەکەم بۆ خۆم کردووە، دووەمیشان بۆ ئەو جوتیارانی کە ئێستا مانوبوونێکی زۆر بەجەستەیانەوە دیارە. بەڵام کە ئێستا باسی وەزارە دەکەی کە ئاوڕێ ناوێتوانێ، من زەویەکەم زۆر کەمە، لە ڕاستیە زەویەکەم 3 دۆنم نابێت، کەمتریشە، ناتوانم کاری خۆمی تیا بکەم. من ئێستا چەندین سنفم هەیە، ئەو سنفانە نازانم لەکوێ بینێژم، شوێنم نییە، ئەمە کە گرنگترین کارە بۆ من کە بکرێت، شوێنم پێویستە، ئاوم ئەوێت. تا ئێستا بڕواتان هەبێ هیچ شتێکیان بۆ نەکردوم، تەنیا لەو بەڕێوەبەرایەتیە نەبێت کە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی سلێمانی نەبێت، وەکو وەزارەت نە، وەکو خودی وەزارەت، ئەوەشی کە من پێویستمە ئێستا خودی وەزارەتم ئەوێت. لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا شێخ سدیق باراوی گەڕاوە، لە جۆرە جیاوازەکانی مێوی هێناوەتە سلێمانی، ئێستا بەرهەم هاتوون بە تام و ڕەنگی جیاواز دەیان جۆر ترێی هەیە و باخەکەی لە خەمیش ڕەخسیوە، ئێستا توێژینەوە لەسەر جۆرە جیاوازەکانی ترێکەی دەکرێت. وەکو ئێستا 12 جۆر تری ناوازەم هێناوەتە کوردستانەوانێ، ئەو 12 جۆرە هەر جۆریان تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە. پاشانیش من ئەمەیە بڵێم ئەم تریانەی من فەرقێکی زۆر زۆری هەیە لەگەڵ ترێ کوردەکانی خۆمانە، کەەوە ئێستا لە کۆلیژی کوشت و کاڵی سلێمانی، زانکۆی سلێمانی توێژینەوەیەکیان بۆ کردووم، بەڕاستی توێژینەوەکە من دەستخۆشیان لەکەم، لیژنێکیان پێک هێنابوو لەگەڵ بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کوشت و کاڵی سلێمانیە. من چاوەڕێی جوابی ئەوە ژەکەم کە بڵێن سنفەکانی من تا چ ڕادەیەک لەگەڵ سنفە کوردیەکانە فەرق و جیاوازی هەیە. ئەو تریانی من کە هێناومە تری گوڵاویە کە لە ڕاستیە تامی گوڵاوێکی تەواو ئەیات، تری ئەو یاقوتە ڕەشەکەیە کە بێناوکە و دەنگی لە 5 سانتیم بەرەو ژوورترە. پاشان ئێمە تری پەنجەیمان هێناوە، پەنجەی بووک کە ترێکی سپی جوانە، ترێکە بڵین عەرەبی پێڵێنە سابع الساحرە، لا خۆمان ناومان ناوە پەنجەی بووک. باشانیش تری میکیاجم هەیە، یاقوتی سوورم هەیە، تری شیریم هەیە کە بە تامی شیرە، تری بخورم هەیە، سوبریۆرم هەیە، ریدگلۆپم هەیە، کریمسۆنم هەیە، تری ئۆکرانیم هەیە کە ڕەشە. لە کوردستاندا جوتیارێکی زۆرمان هەیە، بەڵام لە ڕووی جۆریەتەوە تەنها چەند جوتیارێکی نمونەیمان هەیە و ئێستا دیار کەوتون. ئەگەر حکومەت پشتگیریان نەکات، ئەوانیش دەستبەرداری باخەکانیان دەبن و ئیتر ناگەینە ئەو ئاواتەی کە کەرتی کوشت و کاڵ ببێتە سەرچاوەی داهات بۆ هەرێمی کوردستان. عومەر کەریم، گەلی کوردستان، شارباژێر، سلێمانی.